بۆردی چالاکیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە هەماهەنگی دەستگای ستاندەر سیمینارێکی لەژێر ناونیشانی کەرکووک و کوردستانی عێراق لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نووسەر و سیاسەتمەدار مەسعود عەبدولخالق ڕێخست. لە سیمینارەکەدا نووسەر تیشکی سەرگرنگی بەدەستهێنانی پۆستی پارێزگای کەرکووک بەڕێوەبردنی لەلایەن کوردێکی کەرکووکیەوە. هاوکات پرسی هاتنی سوپای بێگانە بۆ ناو خاکی کوردستان و عێراق گفتوگۆی شڕی لەو بارەوە کرا. هەر لە سیمینارەکەدا نووسەر باسی کەرکووکی کرد لە ڕووی دیموگرافی و گرنگی پرۆسەی سەرژمێری گشتی بۆ ناوچەکە. زۆر جار قسەی وا دەکرێت کە کوردستان لە مەترسیدایە، کەرکووک لە مەترسیدایە بە پێچەوانەوە. ئێستا کەرکووک جارێکتر خەریکەوە دەگەڕێتەوە هەنگاوی یەکەمدرا. ئێمە هەم لە یەک دڵخۆشین بۆی کە کوردێک بوویتە پارێزگارە جا هەر لە هەر لایەنەکە گرنگ نییە. ئەو کووردا ئەگە پارتی وایە، ئەگە یەکێتی وایە، ئەگە گۆڕان وایە، هەمان خۆشی بوو لە بۆ هەموو لایەکە. خەڵکی کوردستان ئەوەی زۆر پێخۆش بوو. ئەوەش نیشانەی ئەوەیە کە پێشتریش دەمانگۆ ئەگەر دەستێکی ئەمین و شارەزا لە کوردستان هەبی مەجالی ئەوەی هەیە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بگەڕێتەوە. ئێستا ئەوە تاکیدی دەکەینەوە ئەو مەجالە زۆر بەپێی ئەوەی کەمە لە وەزعی عێراق تێگەین، لە وەزعی جیهان تێگەین، مەجال هەیە کەرکووک بگەڕێتەوە، مەجال هەیە سوپای بێگانە کە هاتوونە کوردستان دەریان کەین، مەجال هەیە ئابووری کوردستان زۆر بگەرشێنینەوە کە نەک خۆمان چەندین میلەتی تریش بەخێوکەین. ئەسڵەن داهاتمان ئەوەندە زۆربی ئەمە عێراق چاوی لە دەستی ئێمەبی، نەک ئێمە چاومان لە دەستی عێراقبی. ئەوە هەموو بۆی دەکرێت کە بەڕاستی لەو هەڵبژاردنەی وا بکەین گۆڕانکاریەکی ئاشتیانە ببی کوردستان لەو دەستە نائەمینە بگوازنەوە بۆ دەستێکی ئەمین کە دەرین کەرکووک مەجال هەیە بگەڕێتەوە تاوا لەسەر کوردستان. پێویستی بە نەخشە و پلانێکی بڕەگورت هەیە کە لە قەدیمەوە سەرکردەکان باسی کەرکووکیان کردیە بە وەکو عملیاتی مێشک یاندڵ تا ڕادەیەک ڕاستە ئەو قسە. بەڕاستی ئیدارەی زۆر ورد و جوانی دەوێت. هەموو ئەوانە مەجالی هەیە ئەگەر بکرێت سەرژمێری. ئێمە دەزانین بارودۆخی ئێستای کەرکووک لە ڕووی دیموگرافی بەرەو چێ دەڕوا، بەڵام هێشتا کورد زۆر ساڵە و ئەگەر ئێمە بتوانین عەقڵێکی گەورە کوردستان بەڕێوە بە ئەو مەوزوعانە زۆر گەورە نین، چ پرسی سەرژمێریە، چ پرسی زیادبوونی هەندێک میلەتانی ترا کە بە ئەنقە زیاد دەکرێت، ئەوانە هەموو چارەسەر دەکرێت.